سڵاوتان نەبێت لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشەکەم. دوای پەلامارەکەی دوو شەوی ڕابردووی سنووری قەزای مەخموور و مەسعود بارزانی فەرمانی کرد با جوڵەپێکردنی دوو هێز بە گوێرەی ئەو زانیاریانەی دێت شارپرێس کەوتووە. مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان فەرمانی کردووە بە جوڵەپێکردنی هێزێکی تایبەت لە لەشکری تایبەتی یەک و لەشکری تایبەتی گوڵان. شارپرێس ئەوەشی زانیوە لە ئێستادا ئەو دوو هێزە گەیشتونەتە سنووری قەزای مەخموور و ئەرکیان پاراستنی سنووری گوندەکانی بناریچیە قەرەچووق دەبێت و بە هەمیشەییش لەوێ جێگر دەبن. جوڵەپێکردنی ئەو دوو هێزەش لە کاتێکدایە ئەمڕۆ لە میانی کۆنگرەی ڕەوەندی کورد کە لە شاری هەولێر بەڕێوەچوو مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان پەیامێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند مەترسی زۆر گەورە لەسەر هەرێمی کوردستان هەیە. ئەوەی چەند ڕۆژێک پێش ئێستا لە گەرمیان و دواتریش لە مەخموور ڕوویاندا دەرخەری ئەوەن کە مەترسی گەورە لەسەر هەرێم هەیە، بەڵام بەڵێن دەدەین تۆڵەی شەهیدەکان دەکەینەوە و خوێنیان بە پیڕۆ ناچێت. ئەندەمێکی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستیەک لەبارەی بەرەکانی پێشەوەی شەڕ لەگەڵ داعش ئاشکرا دەکات و ڕایدەگەێنێت. سریەوەیەکەکانی ناو مەتبەخ و تەنانەت تیرۆریستانی داعشیش کامێرەی حراریان هەیە، بەڵام پێشمەرگەکانی پێشەوەی بەرەکانی جەنگ نیانە. سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی دەژڵێت ناکرێت سەنگەرەکانی پێشمەرگە کامێرەی حراریان تێدا نەبێت، بۆیە پێویستە بۆیان دابین بکرێت پەلامەرەکەی داعشیش بۆ سەرگوندی خدرجیجە بەهۆی دوورکەوتنەوەی سوپای عێراق و پێشمەرگەیە. لە هەمان کاتدا وەستا ڕەسوڵ ئەندامی سەرکردایەتی یەکێتی ڕایگەیاند پێشمەرگە هەر بەو چەکە شەڕ دەکات کە شەڕی ناوخۆ و ئەنسار ئیسلام و داعشی پێکردووە و چەکەکان کۆن بوون. دەژڵێت نابێت پێشمەرگە بە مۆبایلەوە لەسەر ساترەکان دابنیشێت و یاری بکات. لە لایەکی دیکەوە بەڵام بۆ محەممەد پەرلەمانتاری یەکەتی لە پەرلەمانی کوردستان کە ئەندامی لیژنەی پێشمەرگەی ڕای دەگەێنێت پێچەوانی وەزارەتی نەوخۆ کە تەنها وەزیرەکەی بڕیار دەدات لە وەزارەتی پێشمەرگە وەزیری پێشمەرگە دەستکراوە نییە و لەناو ئەو وەزارەتەدا حەسا بە حەسەیە. دەژڵێت ئەگەر داوا بکرێت هاوکاری بگەێنرێتە گەرمیان بۆ پێشمەرگە، ئەوە داواش دەکرێت هەمان ئەو هاوکاریەش بنێرێت بۆ بادینان کە پێویستیشیان نەبێت. لیوە عەبدولخالق تەڵعات نوێنەری حکوومەتی هەرێم لە ژووری ئۆپەراسیۆنە هاوبەشەکان لە وەزارەتی بەرگری عێراق ڕایگەیاند وەزارەتی پێشمەرگە لەگەڵ ئۆپەراسیۆنە هاوبەشەکان کە باڵاترین دەسەڵاتی سوپای عێراقا بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش گەیشتونە تا ڕێکەوتن. باوتەی نوێنەرەکەی حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا لە هەردوو میحوەری دیالە و کەرکووک بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش گەیشتونە تا ڕێکەوتن. میحوەرەکانی دیکەش لە کۆبوونەوەکانی داهاتوو ڕێکەوتنی لەسەر دەکرێت. هاوکات لە کۆبوونەوەکەی ئەمڕۆدا جەخت کراوەتەوە لەوەی دەبێت ژووری هەمانگی هەوبەش لە نێوان پێشمەرگە و سوپای عێراقدا چالاکتر بکرێتەوە. لە شارپرێسەوە هەواڵی ڕۆژتان پێشکەشکرا شاد و بەختەوەر بن.